مناڵەکان زیاتر پێویستیان بە تۆ هەیە نەک هاوڕێکانە. ئێستا تۆ سێ مناڵ لەگەڵ هاوسەرەکە تا هەمووی خسۆتە لایەکەوە بە جێو هێشتون لەسەر ئەوەی کام داوە لێکا واز لەو هاوڕێیانە بێنە. یعنی تۆ ئێستا هاوڕێکانێ بەم حاڵەتەیانەوە گرنگترە لە مناڵەکانی ڕاستە. یعنی ئەمە کارێکی باشە کردو ماڵە بەجێ هێشتووە. یعنی خەڵک بەعکسەوە لە ناو ماڵی خۆیان ژن ئەبێ ماڵی خۆی وا تون بگرێ، ئەبێ وا گەرم و گوڕی بکاوە کۆڵێ بۆ ئەوەی مێردەکەی هەست بە ساردی نەکەو ڕاکەتە دەرەوە. خوشکی من تۆ ڕۆژگارێکی خراپ تێی کەوتوین. تۆ بێ ناوماڵی خۆ تون بگری لە کوداوای خۆماڵی دەرگای خۆ تون بگرە سەگی دراوسێ بە دەست مەگرە. زۆربەی زۆری من هەموو جارێکە لەگەڵیانە دانیشین کە ژن مێردەکەی خیانەتی لێکا بەشێکی ژنەکەیە. سات دو سڕەکەم تەرخەمە وای لێ کردووە فراغێکی دروست کردووە، یەکێکی تر لە دەرەوە فراغی بۆ پڕ کردوێتەوە. مێ لە فراغ دروست بێ قوچێ من. ئێستا تۆ ماڵەکە بەجێ هێشتووە 2 مانگە 3 مناڵە بەجێ هێشتووە. ئەم پیاوە ێساوەکو زگوردی وایە. ئێژە خۆ ئەگەر نفسی ئینسان شتی خراپی زۆر تایە. ئێستا بووە هەر بە ناوی هاوڕێکان تۆی توانیت لەو هاوڕێیانی بانکردای ماڵەوە 1000 خیانەتی و کرا پێشە نەزانێ و کاتە چی دەکرد. ئەوە هاوڕێکانتە. ئەو هەوڵیشی لەگەڵاوە. ینی من نمونەشم بۆیە نایتەوانێ بە سەدان خێزان هەیە تێک چوو لەبەرەوەی هەر هاوڕێی ژنەکە خۆی بۆ مەسلحەتی خۆی دەستە خوشەکەی خۆی فرۆشتوە. لەبەر خوشکی من لە بەیانی زووتر نییە بگەڕێ ناو مناڵەکان پێویستیان بە تۆ هەیە، چونکە ئەو باسیشی کرد و پێشتری باسی کە زۆر متعلقن بە تۆ مناڵەکان بۆ ئەو فراغە دروستەکەی سبینە ئەم مناڵانە کە لە خۆشەویستی تۆ بێ بەش من خوشکە بە ڕێزەکەم لەم ململانەیە بژین سبینە دوو برادری خراپ لە دەرەوە هەڵیانە خەڵەتێنێ. خۆر ئەوە نییە پیاژنی لە دەرەوەڵی خەڵەتێنێ، خۆر ئەوە نییە ژن لە دەرەوە پیاهڵی خەڵەتێنێ، مناڵیش مناڵ هەڵە خەڵەتێنێ. ڕاستن مناڵ چەند 9 ساڵ چەند 8 ساڵە ینی خەریکە ئەچێتە بەرەو قۆناغی ڕزەکاریە قۆناغی ناسکە کچی من. کاک دکتۆر من بەو مەرجە گەڕێمەوانێ نابێ ئەم تەداخلی هەموو شتێکی ژیانی من بکە. خۆ من عەبدی ئەو نیم، ئەو چۆن ئازادە و چیەکە منیش ئەبێ وا بم. ئەگەر بەو مەرجە ڕازێ بێتەوە منیش ئەگەڕێمەوە لای مناڵەکانم. باشە تۆ چیەکە ینی تۆ توێ بڵێ ژن و پیا وەکو یەکەن هەر چیە بکەن ئەوڵێ بە دقاقی شەکەم تۆ بە دقاقی شەکێک دقاقەکەی ماڵەوەی نەخڵێم عادسمە بە بەزە دقاقەی تر بەڵێ من سێرم لێ ئەبێ جیازی هەبێ پیا و ژن ژنە. یعنی باشە ئەو ئیشەی من لە خۆیە پرسم، ئەو ئیشەی من لە دەرەوە یەکەم بەم دقاق و شۆفڵ و دیوار ڕووخانە ئەم ئەتوانێ ئیشەی من بکە، ئەو ئەتوانێ بەقە من هیلاک بێ. خۆ من ڕێگریم لێ نەکردووە. وەڵای کە سوکاری دەستە خوشکی خۆی هەیە، منیش دەستە خوشکی خۆم هەیە کە سوکارم هەیە، پورزام هەیە، خاڵۆزام هەیە، با بچێ سەردانیان کە بەڵا بە هەفتە بێنە ماڵم بەس چونکە لەخوا بەزیابێ ئایان ناسم و ئەزانم سم ئەمان چییە و ئەوانیش ئەناسم هیچ کێشەم نییە. بەڵام من لێرەوە وعدیەمێ ئەگەر من لەگەڵ هاوڕێکانم چوومە دەرەوە هەرچیەکم کرد باشە، چیم خوارد، گەشتم کرد، سەیرانم کرد، هەرچێکم کرد وعد بێویش بیکە. بەڵام وەڵای قبوڵم نییە ئەم ڕەفیقانەی بێنە ماڵ و کێشە بۆ من دروست بکەن. دوای ئەوەش کاک دکتۆر معقول نییە. ینی ئەو تو سێ مناڵی بەجێ هێشتووە، دوای ئەوەش بە من ئەڵێ وەڵا تۆ بۆڵە بۆڵەکەی کە تۆ بۆڵە بۆڵەکەی من لەبەر بۆڵە بۆڵەکانی تۆ ئەچمە دەرەوە ڕجالێکم وەرەوە هۆش خۆ بیرێک لە مناڵەکان کەرەوە و ئەوەش هاتوونێتە لای کاک دکتۆر بزانە ئەڵێ چی وڵا کاشکار منی شەمان ڕێی تۆم هەیە سازگار خان نابێ ژن و پیاوەکو یەک بن. خوا ژنی دروست کردو کۆمەڵی تایبەتبەندی یاوەتی لە پیاوە نییە و بۆ مەسلحەتی خێزانیشە و هەر ژنە بیر کاتەوە کە وەکو پیاو بێ یا هەر پیاوە بیر کاتەوەکو ژن بێ ئەوە سەرەتای کارەسات و لێکترازانی خێزانەزانانی بۆچی بە ویژدانە ئێسا ئەگەر ئەم پیاوە وەکو تۆ نەرمونیان بواە و ئەو سیفاتانی ئافرەتێتی هەی بواە تۆ شوو پێ کرد یعنی معقولە ژنێ شوو بە ژنێ بکات لە سیفاتە نابێ. ئەویش ئەگەر تۆ سیفاتی وەکو ئەو پیاو بۆ دەنگی گڕ بواە و هەموو شتێکی وەکو پیاو بواە نێتوانین لەگەڵ تا بژی. بچکی من پیاو تایبەتمەندی خۆی هەیە، ژنیش تایبەتمەندی خۆی هەیە. تۆ لە هەندێشتا زۆر بەهێزی پیاو لە هەندێشتا بەعکسەوانێ هەردووکتان تەکمیلەی یەکتریەکەن دژی یەکتر نین. خی گەورە وای لێ کردووە دوو قاڵ بن بۆ یەکە گونجێن. لەبەرەوە نابێ بڵێ ئەو چیەکە منی ژەواکەم، بڵێ ئەو مافی چوونە دەرەوەی هێمیش مافی چوونە دەرەوەم هەیە، مافی خوێندنی هەیە بەڵێ تۆش مافی خوێندنی هەیە، مافی ئەوە هەیە میوانێ هەبێ بەڵە بەس میوانێک بێنەرەوە کە زەرەری بۆ نەبێ خوشکی من، مافی ئەوە هەیە جلخۆ هەڵی بژێری سەیارە بە دڵی خۆ بێ بۆ ماڵە قزمە بچێ هەمووی مافی خۆتە ئەو ناتوانین ڕێگری لێ بکە. بەڵام ئەو ئێساڵێمە ئاگرێک هەیە ئەم ئاگرە نابێ بێتە ماڵی منەوە و لەسەر حەقیشە بۆ مەسلحەتی تۆ یەکەم شت بۆ مەسلحەتی تۆیە. شەمە خۆ پیاو نین ئەو بترسێ ژنن یعنی هیچ زەرەرێ لە تۆ نایەن وەکو ناحی جنسی، بەڵام زەرەر دوایی
کە پیاوەکە و یژێکیان نبوو ئەو کاتە کارەسا دروستە بێ.